السلام عليكم. باشي كاكا أحوالكم بملك بابتنا لا الشيخ ورد. السلام عليكم. ما عندي نبي كاكا أحوالك باشي تندرستي يا ربي هربان فيك إيش كاركوا الأخوة بزياد الحمد لله إيش لري رويش تم يعني زي كتان عند السرند رادة شيشتن كم شوين هي أوابت راستا بس تملي بيروكا كإيش يبو والله خودي خوم خودی خۆت بۆ ئەو جەها خانمی مدید لێرە لەگەڵتان ئیش دەکات گۆتم ڕەنگاڕەنگی ئەو جێە سێلقی خانمانە ئێوانیشی دەگەڵە بە زۆرتری خۆمان بووە خوا بەڵات دەیاڕەبی لەشتان ساغ بیتم مزانم خواردنەکتان هەیە وڵای خواردنەکانمان ڕۆژهەڵات و ئێرەمان تێکەڵ کردووە تێکەڵتان هەیە جیاوازتان هەیە خەڵک خواستی زیاتر لەسەر خواردنەکەیە والله تەبیعەتەکان جیاوازن ئێوە هەیە حەزی لە برژاوە ئێوە حەزی هەیە لە خواردن زیاتر لە نەگۆ دەڕوە وڵای قورمە سەوزی و برنج و مریشک زۆر سەوزیشتان هەیە خوا ئەوجا ئەمە چەند حەزم لێ تامی بکەم بەس هەتا ئێستا نەم خواردێ و ڕێک نەکەتیە ئەلە وەڵای شانسم قورمە سەوزی بەڵێ قورمە سەوزی و برنج و برژاو و کەباب و کفتەی حەزەمیمان هەیە و ساعات چەند دوکانەکەتان هەیە تا چەندی شەوێ تقریبا ساعات 10 تا 11 شەو خواردمان حاضرە شەوێ بەپێی ئەوە نییە مەسەرەن چەند خەڵکە بیتن تاخیرتر دای دەخەن دوکان تا 11 لێرەی تا 11 لێرەن زۆر باشە ئەو دەمەوێدا بنیشم زۆر باش تەماشای خواردنەکان دەکەین فەرمووی احتیاجە وەرە توش لە گەرم وەرە ڕۆژانە خواردنی نوێ دروست دەکەن هەموو ڕۆژێک بەیانیان خواردنی نوێ حاضر دەکەین خواردن کە تاوا بە ئێواران دروست ناکەینەوە دروست ناکەنەوە ئەوش مطبەخەکەمان ماندی نەبن باش خاتونجان سەلامەت بێ شێفەکان خاتونن هەر سێکیان بەس ئافرە دێرەیش دەکات یا ڕەبی لێشتان ساوبێتێن دەبات پیشانم دەبزانم چ هەیە برنجەشی نوێ و خاوێن هەر خواردنەک ئافرە دروستێکا و وەڵڵاهی شێوازەکەی تایبەتە ماشەڵڵا مشکەکەی خۆمانە مشکی زیندوو شلەکان هەروە ئەوە کفتەکەیە کفتەی حەجەمی کفتەی حەجەمی پێ دەڵێ کفتەی حەجەمی ئەوە غەڵەتم نەگوت چیکە هەیە ئەوەیان قۆزی گۆلکە قۆزی گۆلکی ڕاستە ئەوەش هەر مریشکە ئەوش ئەلیکا قورمە سەوزیەکە قورمە سەوزێکە شت لەولایە نەری نەمایە ئەجەبا پێ بن ئەم دەچم دادەنیشەم ئەتو برنج و مەرەگەکی سادەم لەو بینە لەگەڵ قورمە سەوزی بەس قورمە سەوزی مەرەگە چی دیکە هەیە فاسۆلیا بامیە وڵڵا فاسوولیام لەو بینە فاسۆلیا دەخۆی بەس ئەوەش دەمەوێت تام بکەم بڵان فقەت تامم نەکردێ شەکەلێکتان بدەن باش شتێکی زۆرمان لەو بینە بەس سەرچاو خزمەتە چم دادەنیشم جێیەکەتان زۆر خۆشە قەلبتان ساغ بێ شوێنەکەیان زۆر خۆش و خاوێن و باوێن و ئەوەندە جوان و سەرنجڕاکێشە ئێرە شوێنی عائیلی و خێزانیە بەزدی جێ ئیسراحاتیە شوێنێکی زۆر خۆش و ڕەنگاوڕەنگ و جوان و کوردەواریە هەلوی دابنیشی دەڵێ لە ماڵی دانیشتی باری فەتیشمالە پشت خۆماندانەیە خواردنێکی خۆشی شمالە و دێنین کاکە بەدرینن زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بن زۆر سپاس چاوەڕێ خواردن دەکەم لە بۆمبێت با بزانیت چمانەوە دەینێن خواردنەکانم سەبر وا لە بۆ دێ سوپ و مکەبیلات و ئەیا خۆ دەستەکانتان خۆش بیتن سەلامەت بی یاخوا دەستەکانتان خۆش بیتن زۆر سپاس بەجددی زۆر بەتامە بێ مجاملە ئەی خوا دەستەکان خۆش بێ زۆر مەمنون سپاستان دەکەم وەڵە داوای هەم خواردنم نەکرد بوو بەس گەلێک مەمنون زۆر سپاس بەس ئەو خواردنە بەجددی تایبەت بوو زۆر خۆش بوو دەستەکان خۆش بیتن لە ئێران و ئەگەر حەفوان ئەگەر بگری لە بۆم باش بکەی سەوزەکەی لە ئێرانەوە دێنین لۆبیای سۆر و گۆشتی حەیوانە
زۆر قەت تامم نەکرد و زۆر هەر مەراقم بوو دەمگوت جارێک بی خۆم ئەوە بزانم بۆ خۆی مەرەگەیش تایبەتە تایبەت بە ڕۆژهەڵاتە تایبەت بە ڕۆژهەڵات بەزدی بەتام بوو عافیت. زۆر خۆش بوو دەستەکانتان خۆش بیتن وڵا ئەزیێت با سارد نەبێتەوە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەزدی هەم خواردنگەیەکی زۆر جوان پاک و خاوێن کوردەواری ئەوەندە میوان دۆست شەرمەزاریان کردێ خواردنەکان دەخۆم و دەگەڵم بن زۆر سپاس ئەی دەستەکە ئەوە بە هەمووی هەیە دەست خۆش زۆر سپاس دەستەکان خۆش بیت گەلێک مەمنون دەست خۆش زۆر سپاس بەزدی زۆر خۆشە خواردنەکانیان زۆر بەتامە ئەو تکەشیان لە بۆ هیمینایمە زۆر جوانیان برژاندیا خواردنەکانم هەمووی تام کرد بەجددی خواردنەکانیان شایانی مەتحکردنە ئەوەندە خۆش بوو ئەوەندە بەتام ئەوەندە پاک و خاوێن ئەوەندە میوان دۆست بوون زۆر دەبی بچمە لای بە تایبەت دەستخۆشی لێ بکەم شوێنەکەیان تایبەت زۆر خۆش بوو لەگەڵ جەماعەتدانی شتین خواردنمە هەموو خواردنمان خوارد هێشتا ماشەوە زۆریان دانە شەرمەزاریان کردم کاک محەممەد دەستەکانت خۆش بیتن زۆر سپاس دەکەم وڵی شەرمەزارت کردم وڵی شەرمەزارت کردین زۆر سپاس دەکەم دەستخۆشی لێت وڵی مامەوە باش دانیشتە دەستخۆشی لێ دەکەم دەستخۆشی لە ئەو خانمانەی کە لە ژۆرێ ئیش دەکەن بە جوانی ناونشانی مەطعەمەکەی خۆتم بە جوانی پێ بڵێ دوای دەربەندی کە لە هەولێرەوە دەوێت دەرێت دوای دەربەندی بۆ مەسوانێ ناگەی ئەسماخۆڵی بەرامبەر بوونی زیارەتین هەر مەطعەمەکەش بە ناوی زیارەتە جێگەی دەستخۆشە بەڕاستی نازانم کو وەسفی بکەم زۆر سپاست دەکەم دووبارە خەڵک گلەی لێمان نییە شتی پاکەتی بەکارنانین هەموو شتەکە خۆمان هەموو ئەوانە بەلایەک پاک و خاوێنیەکەش لەلایەک دەستێت جێیەکی دانیشی پاک و خاوێن و خۆش ئەو بۆمە زۆر خۆشە دەستخۆشیمان لێ بکرێ و هەموو ئەدیک ئەو دیکۆرە کوردەواریانە دەستەکان خۆش بیت گەورەتان کردین خۆشحاڵتان کردین زۆر بام زیاتر لە کاتی ئێوە نەگرم زۆر سپاس دەکەم کاتێکی خۆش بەڕاستی مەطعەمەکی جوان بوو خواردنەکانیان خۆش و پێویست ناکە زۆر وەسفی بکەم چکە خۆی دیار بوو زۆر سپاس بۆ مەطعەمی زیارەت